خوێندکاری ژیر بە هیوای کاتێکی خۆش لەگەڵوانەی بیرکاری پۆلی شەشەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان بەرجی یەکەم گەیشتمە لاپەڕە 32 لاپەڕە 32 بابەتێکی نوێ بابەتی ژمارە دەیەکان و ڕێژە سەدیەکان. لێرە ئەمن پێداچوونەوەی خێرا ئەنجام نادەم، یەکسەر دێمە لای بابەتەکە. چ نووسرا لێرە؟ وێنەی بەرامبەر وەڵامی پرسیاری خوارەوە دەردەخات. تەماشای وێنەکەی بکەین لە سەدا 26 لە سەدا 40 لە سەدا 34 یان دەتوانین بڵێن 26 لە سەد 40 لە سەد 34 لە سەد. ئەو جا پرسیاری خوارێ، پرسیارەکە چییە؟ چیت دەوێ لە نانی بەیانی بیخۆیت؟ پرسیارەکی زۆر بەباشی نەنووسرایە. دوای چ نووسرایە؟ ڕێژەی سەدی مانای لە هەر سەدێک یان بەشەکان لە سەد دەگەیەنێ. ئەو هێمایە بەکاردەهێنرێ بۆ نووسینی ڕێژەی سەدی بریتیە لەو هێمایە. دوای لێرە نووسرایە 40 لە سەد واتە 40 لە سەد واتە 40 دابەش سەد. 26 لە سەد واتە 26 لە سەد واتە 26 دابەش سەد. ئەوەی سەرنجی منی زۆر ڕاکێشا لێرە ئەوە بوو نووسرایە کەواتە 26 لە هەر سەدێک حەز دەکەن لە ماست و پەنیر. نازانم ئەو وەڵامە چییە؟ ماست و پەنیر مانای چییە؟ لە چێ هات ماست و پەنیر؟ لە چێ نووسرایە 26 لە سەدی حەز دەکەن لە ماست و پەنیر؟ لێرە 26 لە سەد نووسرایە بەڵام نەوێنەکە ماست و پەنیرە نا پرسیارەکەش ماست و پەنیرە. لەبەر هەندێ ئەمن هەستم کرد پرسیارێکی لەو جۆرەی دروست بکەم و شیکاری بکەمەوە لە جیاتی ئەو پرسیارێکە ئەمن ئەوەی ڕاستیبی تێ نەگەیشتم. ئەوجا با بچین بزانین پرسیارەکەی من کووە. پرسیارەکەی من نووسرایە بەیانیان یان سبەینان چ دەخۆی؟ 6 هەڵبژاردەشم هەیە. یەکەم هەڵبژاردە شامینۆک، دووەم لۆبیای ڕەش، سێەم هێلکە و تەماتە، چارەم نان و ماست، پێنجەم تەهین و مڕەبە، شەشەم نان و پەنیر. نان و پەنیر. ئێستا بزانین ئەو پرسیارە کرا لە کۆمەڵە کەس وەڵامەکانیان بەو جۆرە بوو کە ئێستا ڕوونی دەکەمەوە. وەڵامەکانیان کوو بوو؟ 12 لە سەد یانێ لە هەر 100 کەس 12 کەس وەڵامەکەیان چ بوو؟ شامینۆک، سبەینان دەخۆن. 10 لە سەد لۆبیای ڕەش، 26 لە سەد هێلکە و تەماتە، 20 لە سەد نان و ماست، 11 لە سەد تەهین و مڕەبە، 21 لە سەد نان و پەنیر. ئێستا پرسیارە کرایە وەڵامەکان هەیە لە سەدی. ئەو جا ئێستا پرسیارە چی دەکەین؟ یان دوو پرسیار بێگومان دەتوانین بە چەندان پرسیار بکەین، بەڵام ئەمن لێرە یەک پرسیارم جارێک کردیە. خوێندکاری بەڕێز، ئایا لە سەدا چەند کەس نان و ماست دەخوا بەیانیان؟ بە دڵنیاییەوە ئەو پرسیارە هەموو کەس دەتوانی وەڵام بداتەوە. تەماشا دەکا گوتمان نان و ماست 20 لە سەدی دەنووسی 20 لە سەدی.
واتە 20% زۆر ئاسانە بنووسرێ، ئەوها دەنووسی وەڵام 20%. بێگومان پرسیاری لەوەش زەحمەتتر هەیە. پرسیارێکی زەحمەت ئەوەیە کە ئایا لە سەدا چەند کەس نان و ماست ناخوا بەیانیان ناخوا، خوێندکاری ژیر، نەک دەخوا ناخوا. کە ناخواواتە چ دەکەی؟ دوو ڕێ هەیە، یان دەچی ئەوانی دیکە بێجگە لە نان و ماستەکەی کە 20%، ئەوانی دی هەمویان کۆ دەکەیەوە، واتە ئەو 20%ی لێرە 20% ئەوە نەبوو، واتە 20%ی لا دەبەی ئەوانی دی هەموو کۆ دەکەیەوە، دەردەچی چەند کەس نان و ماست ناخوایان چ دەکەی؟ خوێندکاری ژیر، چونکە هەمووی 100% ئەو 20%ی لێ دەردەکەی، واتە 80% بەیانیان نان و ماست ناخوا. و ئەو پرسیارە و بەدەیان پرسیاری دیش دەتوانی بپرسی، چونکە زانیاری زۆر لێرە پێدرا و زۆر هەیە، دەتوانین بە هەوەسی خۆمان پرسیار دانین. ئێستا ئەوەی تەواو بوو، بچمەوە لای لێرە تەماشاکەم هەندێک زانیاری زیاتر دەربارەی لە سەدی، چۆن دەنووسی لە سەد یان ڕێژەی سەدی، بەو هێمایی دەنووسی وەکو لە کتابەکەش نووسرایە. ئەگەر لە بیرت چوو هێمایەکە کووە، ژمارە 100 بنووسە، ئەو جا یەکەکەی لار بکەوە تۆزەک، سفرەکانیش لەولا یەکەکەی دانێ، دەردەچی لە 100. ئەوە ڕێیەکە لە ڕێیەکان هەتا بەبیرت بێتەوە. ئێستا بە 4 جۆر دەتوانین بنووسین لە 100. جۆری یەکەم بە پیت، بۆ وێنە دەڵێن 10 بەش لە 100 یان 10 لە 100 یان 100 لە 100 یان 8 لە 100. بە هێمای ڕێژەی سەدی بۆ وێنە دەنووسین 100 لە 100، ئەوە 100 لە 100، ئەوە 100 لە 100 یان 10 لە 100 یان 1 لە 100 بە ڕێژەی سەدی. بە ژمارەی دەیی واتە بە فاریزە 0 فاریزە 10 یان 10 بەش لە 100، ئەو بە ژمارەی دەیش هەر لە 100 دەنووسین. بە ژمارەی کەرتیش دەتوانین بنووسین 10 بەش 100، هەمویان ئەو 4 شێوەیە پێی دەرێن دەتوانین بنووسین ڕێژەی سەدی بەو 4 شێوەیە، بە شێوەی پیت، بە ڕێژەی سەدی، بە ژمارەی دەیی، بە ژمارەی کەرتی. بگەڕێمەوە لای پرسیارەکان. گەیشتمە چالاکی. خوێندکاری ژیر، ئەو جارەی هەست دەکەم ئەو چالاکیە زۆر گرنگە، چونکە پێویستمان پێی دەبی بزانین ئەو چالاکیە کووە لەوانەکانی داهاتوو لە کاتی لێکدانی ژمارە دەیەکان، لەبەرەوەی هەتا پێت دەکرێت ئەو چالاکیە ئەنجام بدە، هەم بە سوودا هەمیش کاتێکی خۆش لەگەڵی ڕادەبوێری. پێویستت بە 2 تۆڕی چوارگۆشەکانی 10 جاراندە هەیە. لە تۆڕی یەکەم چوارگۆشەکان ڕەنگ بکە تا پیتی یەکەمی ناوی خۆت دەست دەکەوێت. لە تۆڕی دووەم چوارگۆشەکان ڕەنگ بکە هەتا پیتی یەکەمی ناوی خێزانەکەت دەست دەکەوێت. تا دەکرێت پیتەکان بە گەورەترین پێوان دروست بکە و ئەوەش چەند نمونەیەکە. لێرە مەبەستیان چییە؟ مەبەستیان ئەوەیە کە
کاغەزی چوارگۆشەی دەینی، پیتی ناوی خۆت لەسەر دەنووسی و ڕنگ دەکەی. ئەگەر ئەو جۆرە کاغەزەت نەبوو دەتوانی بە خۆت دروستکەی. ئێستا ڕۆن دەکەمەوە. ئەگەر ئەو جۆرە چوارگۆشەت نەبوو، ئەو جۆرە کاغەزە توانی بە خۆت دروستکەی. دەتوانی لە گوگڵیش بینی، ئەوەی ڕاستی بی دوایە کۆپیکەی، بەس دەتوانی بە خۆشت بە دەستیش دروستیکەی. چ دەکەی؟ یەکەم جار چوارگۆشەچی دروست دەکەی. ڕەنگە چوارگۆشەکەت 10 سانتیم بە 10 سانتیم بیواتە هەر لایەکی 10 سانتیمەتر بی. ئەو دوایە چ دەکەی؟ ئەو دوایە 9 هێڵی لەو جۆرە ڕەشەی دروست دەکەی بە ئاسۆیی دایان دەنەی. ئەمن دروستم کردیە 9 هێڵ. ئەگەر 9 هێڵی دروستکەین 10 خانەمان بەدەست دەکەوی. کە ئەو 9 هێڵە دروست کرد، هەر هێڵەی هەر مەودای مابەینی هێڵەک و هێڵەک 1 سانتیمەتر بی. ئەو جا 9 هێڵیش بە ئەستوونی دروست دەکەی، وەچی ئەو هێڵە کەسکانە. ئاوا دروستیان دەکەی. بەڕاستە مەرجیش نییە زۆر چارگۆشەکان وەک یەک بن. ئەگەر ئەو هات کرد چەند چارگۆشەت بەدەست دەکەوی، 10 لێرە و 10 لێرە 10 جاران 100 چوارگۆشە، واتە لە 100 هەرچ لێرە دانەی دەکات لە 100. ئەوجا پاشانجی بە کەیف خۆت چوارگۆشەکان ڕنگ بکە. مەرج نییە پیتی ناوی خۆت بی، دەتوانی وێنەبی، دەتوانی هێمابی، دەتوانی هەر شتێک بی، هەر ماناشی نەبی ڕەنگکە. بژمێرە دابەشی 100 بکە یان بنووسە لە 100. ئەوجا ئێستا من چم دروست کردێ لێرە؟ پیتی ک. ئەمن بە 2-3 ڕنگ دروستم کرد، چونکە ژماردن ئاسانترە ئەگەر ڕنگ زۆر بی. چونکە چ دەرێم؟ سۆرەکان 1 2 3 4 5 6 7 ئەو 7. زەردەکان 1 2 3 4 5 6 7 ئەو 14. کەسکەکان 14 15 16 17 18 19 20 ئەوها زۆر ئاسانە بژمێرم، هەز دەکەم. ئەوجا ئێستا ئەوە چارگۆشەکانی ڕنگ کراینە 20 لە 100. 20 لە 100. ئەگەر ڕەنگە هەڵەش بم، بەس ئەوە گرنگ نییە. ئەگەر هەڵەی بکەین لە کاتی ژماردن، گرنگ ئەوەیە کە لێ ڕادەین بزانین لە 100 کووە چییە. ئەگەر نەتزانی یان نەتویست ناوی خۆت، پیتی ناوی خۆت، دەتوانی هێمایەکی بیرکاری ڕنگ بکەی. هێمای لێکدان لێرە بێگومان ڕەنگەکان بە دڵی خۆت هەڵدەبژێری. ئەمن لێرە هەندێک پیتەکانم ڕنگ کردیە، دەتوانین بە یەکەوە تەماشایان کەین هەر لۆ ئەوەی بزانین ئەگەر ناوی تو بە پیتی پ بۆ وێنە دەستی پێ کرد، دەتوانی ئاها ڕەنگکەی. لێرە ئەمن چارگۆشە زەردەکان 5، کەسکەکان 5، سۆرەکە ئەوە 10، خاڵەکەش لێرە 11 10 و 11 دەکا 21 لە 100. ئەوە پیتی ناوی خۆم بۆ وێنە. بێگومان دەتوانی ئەوەش خاڵەکانی خوارێ لابەی چوارگۆشەکان لە سەرێ دانەی دەبیتە پیتی ت، یان یەکی دانەی لە خوارێ دەبیتە پیتی ب، یان یەک لە سەرێ پیتی ن. دەتوانی بە زۆر زۆر بگۆڕی. ئەوە یەک لە پیتەکان. ئەو پیتەشم دروست کرد، بەڵام نەمژماردیە چەند چوارگۆشەیە. ئەگەر بە زۆر ڕەنجی بی ئاسانترە بژمێردرێ. بەڕای من بە دڵنیاییەوە ئەو پیتەی دەتوانی بکێ پیتی ڤ یان ق یان هەتا نابی ڕەنگە، بەڵام دەتوانی بکێ زۆر شت بگەڕێینەوە. پیتەشکەشم دروست کردیە پیتی ش. ئەوەش دەتوانی خاڵەکان لابەی بکەیە پیتی س
ئەوەش یەک لە پیتەکان. پاشان پیتی د دروستم کردیە. ڕەنگە زۆر پیتەچی بە جوانی دروستم نەکردبی، بەڵام هیچ مەرج نییە پیتەکە بکەویتە خوارێ، یان سەرەوە یان لای ڕاست یان لای چەپ یان هەتا ناوەندێش بە هەوەسی خۆت. ئەو جارێ پیتی ج دەتوانی بکەیە چ خ ح. ئەو پیتە بگەڕێمەوە بزانم چیت کەم دروست کردە. پیتی ڕ دەتوانی بیکەیە ز، دەتوانی بیکەیە ژ. ئەوەندە پیتەم لێرانە ئەمن دروست کرد. هیوادارم ئەوها وەچی بیرۆکەیەک بتوانن ئەتوش پیتەکانی ناوی خۆت یان هەر ناوەچی دیکەبی دروست بکەی. بگەڕێمەوە لای پرسیارەکان بزانین گەیشتینە چێندەر. ئێستا تەماشای ئێرە دەکەین. لەو کتێبەی پیتی ل ڕەنگ کرایە. ئەگەر بژمێرین یان لێرە نووسرایە ژمارەی پیتەکان هەژدەیە، واتە 18% ڕەنگ کرایە. بە دوو جۆر دەتوانین بنووسین بەو جۆرەی کە نووسیتیان. فاریزە 18% یان 18% یان 18%. ئێستا لەمە دەپرسن دەڵێن ژمارەی دەیی و ڕێژەی سەدی بۆ هەر پیتی م و ن چییە؟ ئەو پیتە ئەگەر بژمێرین بزانین چەند چارگۆشەیە. لێرە لە خوارێ بژمێرین هەتا سەرێ 7 چوارگۆشەیە. ئەوجا لێرە بژمێرین هەتا ئێرە ئەوە 3، ئەوەش 3 دەکا 6 چوارگۆشەیە. 7 و 6 دەکاتە 13. ئەو 3ش بژمێرین دەکاتە 16. ئەو 3ش بژمێرین دەکاتە 19. ئەوجا ئەو دوای لەگەڵ دانەین دەکاتە 21. کردیە 21 لە 100 ڕەنگ کرایە، یان 0 فاریزە 21. بینە لای پیتی ن چەندە. ئێرە هەتا ئێرە 10. ئێرە هەتا ئێرە چەندە؟ 6. لێرەش هەتا ئێرە 6. 6 و 6 12 لەگەڵ 10 22 23 24 25 26. واتە 26 چوارگۆشە ڕەنگ کرایە. دەتوانین بنووسین 26 لە 100 یان 0 فاریزە 26 بەش لە 100 بەش. واتە زۆر ئاسانە، زۆریش گرنگە بزانین بەشەکانی لە سەدی. ئەوجا لێرەش نووسرا پاشی هەنجی چوار گۆشە ڕەنگ کراوەکان لە هەر یەکە لە تۆڕەکانت بژمێرە ڕێژەی سەدی بۆ چوار گۆشەکانی ڕەنگت کردووە چییە؟ واتە کاتێ یەکەم پیتی ناوی خۆت ڕەنگ دەکەی بزانە چەند چوار گۆشەیە، ئەوجا بنووسە لە سەدی ئەوەندە. پاشان لێرە دەتوانی بیر لە بەهای خانەیی بکەیەوە کاتێ ژمارەیەکی دەی دەگۆڕی بۆ ڕێژەی سەدی، یان ڕێژەی سەدی دەگۆڕی بۆ ژمارەیەکی دەی. بێمە لای پرسیاری ئا. لێرە ڕاهێنانی ئا 0.8 بەش لە 100 بە شێوەی ڕێژەی سەدی بنووسە. 0.8 بەش بریتیە لە 8 بەش لە 100 واتە 8 لە 100. زۆر ئاسانە نووسینی ئەگەر خوێندنەوەکەمان ڕاست بی. پرسیاری ڕاهێنانی ب 32 لە 100 بە شێوەی ژمارەی دەی بنووسە. 32 لە 100 بریتیە لە 32 بەش لە 100
واتە دەتوانین بنووسین 32 بەش لە 100 بەو جۆرەی. ئەو لاپەڕەیە زۆر گرنگە، لاپەڕەی ڕێژەی سەدی، زۆریش زەحمەت نییە وابزانم ئەو چالاکیەی ئەنجام بدا خوێندکاری ژیر. و ئەگەر پرسیارت هەبوو دەربارەی پیتی ناوی خۆت دەتوانێت پرسیار بکەی هەتا بزانم کامە پیتە، بزانم هەیتم ئەو پیتە ڕەنگکرایە لە جێیەکی یان نا، هەتا وەڵام بدەینەوە. لێرە هاتمە کۆتایی ئەو لاپەڕەیە و کۆتایی ئەو وانەیە. هەتا وانەی داهاتوو لاپەڕەیەکی نوێ هەر بژی.